ئێوانەی کە باوکیان ماوە ئاگاتان لە باوکتان بێ، ئاگاتان لە مانووبوونەکانیان بێ، ئاگاتان لە تەنانەت قسە ڕقەکانیشیان هەندێک هەڵسوکەوتیشیان کە بە ئێوە ناخوا حەد جوان وەریگرن، هەر باوکتانە. ئەی ئەوانش کە باوکیان نەماوە، ئێستەیش لە بەردەم من و تۆ کە باوکمان نەماوە فرسەت هەیە، فرسەتی دوعا، فرسەتی ذکرکردنی خەیریان و فرسەتی ئەوەی کە خۆشمان ڕۆڵەیەکی ساڵحان بین تا ببینە سەدەقە جاری بۆ باوکمان. تخوا با وێنەیەکی جوان بین بۆ باوکمان، تخوا با لە ناو خەڵکە لە شوێنێکا وتیان ئەمە کوڕی فڵانە کەسە، خەڵک بێژێ ئەک ڕەحمەت لە فڵانە کەس. تخوا ئەگەر ئێستا جەنابەت دەوڵەمەنیت باوکت وەفاتی کردووە، تخوا فرسەت نییە ئیسا بەو پارەکە خوا داوێتی پێت خزمەتی گۆڕەکەی باوکت بکەی، دەرەوەی گۆڕەکە ناوەی گۆڕەکە.